حکوومەتی هەرێمی کوردستان ڕخساندنی زمینەیەکی لەبار و پارێزراوی بۆ گەشەکردنی ژنان و کچان لە چوارچێوەی ڕوانگەی 2030 کوردستان جێکردیتەوە. بۆیە پێمان باشە لە استراتیژەکەی 2016 بۆ 2026 لەگەر هاوکارانمان لەگەر هاوبەشمان چ لە ناو حکوومەت چ لە دەرەوەی حکوومەت چاوێکی تری پێدا بخشێنینەوە و ڕیڤیویەکی بکەین بە هاوتەریب لەگەڵ ڕوئیای حکوومەت بۆ 2030. حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕێگایەوە دەیەوێت پابەندیەکانی خۆی بۆ کەمکردنەوەی فۆرمە جیاوازەکانی جیاکاری و توندوتیژی لە دژی ژنان جێبەجێ بکات. لێرەدا پێویستە ئاماژە بەوە بکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپاسەوە بۆ بەردەوامی ڕاوێژ و ڕاگۆڕینەوە لەگەڵ ڕێکخراوەکانی ناوخۆیی و بیانی و هەروەها ئاجێنسەکانی سەربەنەتەوە یەکگرتووەکان هەبووە و ڕابۆچوونەکانی بە هەند وەرگرتوون و ئەم سیاسەتی حکوومەت بەردەوامی دەبێت و ئێمەش درێژەی پێدەدەین. هاوکات لەگەڵ ئەمانەشدا ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە هەر هەوڵێک دەکەین کە زیاتر تۆکمەکردنی ڕۆڵی دامەزراوەکانی پێوە دیار بێت